چوار بۆ حەڤە ساڵدایە و لە سیستمی پاشەکەوتی موچە و سیستمی ئێستای موچەشدا زەرمەندی یەکەمین بە موچەیەکی کەم و بێ هیچ ئیمتیازاتێک سەدابستوێکی موچەکەمان دەبڕێت. بەڕێزان لە ئێستادا کە پرۆژە یاسای بودجە ئامادەکراوە بەم نزیکانە لە ئەنجومەنی وەزیران تاوتێ و پەسەند دەکرێت بە جۆرێک ئاماژە بە فەرمانبەرانی گرێبەست دراوە لە ئاس خواست و داواکاری گرێبەستەکاندا نییە. سیستەمێکی گەورەیە بەرامبەرمان بووە داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران گۆڕانکاری لە بڕگەی تایبەت بە گرێبەستەکاندا بکات بە جۆرێک خواستی ئێمەی تیادا جێگە بکرێتەوە کە بەم جۆرە ئاڕاستەیان دەکەین. یەکەم بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست نەبەسرێتەوە بە ژمارەی فەرمانبەرانی خانەنشینبوو لە جێگەیان دابنرێت. داوا دەکەین سەرجەم فەرمانبەرانی گرێبەست لە لانی کەم ئەوەی لە یاسا بەرکارەکانی پەرلەماندا هاتووە هەموو فەرمانبەرێکی گرێبەست 3 ساڵ خزمەتی هەبێت دەکرێتە هەمیشەی لە بودجەتە بچەسپێنرێت و بەر لە ڕەوانەکردنی بۆ پەرلەمان. زۆر سوپاس لەگەڵ ڕێزدا. ئێمە وەکو فەرمانبەرانی شارەوانی هەڵەبجە هاتوین لێرەدا کۆبوونەتەوە داوای حەقێکی خۆمانەکەین، داوای بە هەمیشەییکردنمانەکەین، چکە دەمێکە گرێبەستین لە شارەوانی هەمانە 15 ساڵە لە بەرەوسەر و بەرەوخوارەوە تیامانایە، ئیتر داوایەکەین وەکو حەقێکی خۆمان داوای دامەزراندنەکەین.